بەناوی خوای گەورە و میرەبان خوشکان و برانی خۆم سڵاوی خواتان لێبێ هەموو ئەزیزانەی کە لە ناو لە دەروەی وڵات سیرمان دەکەن ئەمەش بۆ خۆی بەرەکەتی کۆڤیدە فێری زۆر شتی کردین و ئەگەرژیان وا بڕوا زۆر پێش زۆر شتی تریشمان دەکات بۆ زانیاری بەڕێستان ئێمەش هەروەکو ئێوە دەستمان پێ کردو ئەزیزانی کە لەم مەجلیسەیە گوێیان لێمانە و دەمان بینن ئەوانش کە دوای بە ڤیدیۆکان سیرمان دەکەن هەروە دەستمان پێ کردو یەکەم جار بە بەکالۆرۆس دەست پێ دەکەی دوای ماستەر دوای دکتۆرا دوای خوێندنی باڵا دوای پرۆفسۆریای دەر دوای سەرۆکی زانکۆی دوای ڕەنگە لە سەرتاوە کەسێک دێتە ئێرە کەسێک کە سەرۆک پەرشتیاری تۆیە زۆر شت هەیە لە خەیاڵی من لە جێ ئەو بوومای وام دەکرد من بوومای ئاوام دەکرد بەڵام شەرت ئەوەیە کە تۆ چیتە ئەو شوێنە بتوانی بەلانی کەمەوە نیوەی ئەو کەسە بکەیت یعنی ئێمە زۆر وەختی خۆی بۆ ئەم قسێ دەکەم وەختی خۆی کە کۆمەڵی مامۆستای زانکۆمان هەبوو لە هەندێک بوارە وا تەسەوورمانە کرد کە زۆر شتیان پێ دەکرێت بۆ نایکەن بەس دوای کە چوویتە ناو واقعەکە و اینجا فێر دەبیت و شارەزا دەبیت کە هۆکارەکەی چییە کە هەندێک شت بەردەستەوە نایە من خۆشبەختم هەر لە مەجلیسەی کە ئێوەی کە تیا دانیشتوونە کەسی تێدایە کە لە شەش ئەعدادی تەلەبەی من بووە لە ماستەر تەلەبەی من بووە و ئێستاکەش وەکو مامۆستای زانکۆ هەر دانیشتووە پێکەوە بکۆڵێت دەردەشێک دەکەن ئەمە بۆ خۆی بەرەکەتێکە کە لەگەڵ تەمەنە گە سەبرتە بێ بەرهەمی خۆت دەبینی بەڵام شەرت ئەوەیە بەردەوام بی من لە مامۆستای زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیم وە لە زانکۆی سلێمانیش مامۆستام وە لە زانکۆی قەیوان و لە پەیمانگای تەکنیکی بەختیاری لە کۆمەڵێ شوێن مامۆستا و وانە دەڵێمەوە بۆیە کەم تا زۆر گەنجمان لە بەردەستا یعنی ئێمە بۆ قسە بۆ گەنج دەکەین قسەیان ئەمەیان زۆر ئەکادمی و دیبلۆماسی و بڵێ بەڕیبات لە ملوت بە فەنتەلۆسانە بۆت باس ناکەین سادە و ساکار باسەکەین بۆ تەلەبە وا تەسەورم کردووە کە تۆ سەرەتای تەخەڕوجتە ئەم ساڵ چواری یان ئەم ساڵ سێی دەبیتە چوار و تەخەڕوجەکەی چۆن چیت پێویستە بۆ داهاتوو بە کۆمەڵی خاڵ بۆ جەنابەت باسیەکەم جۆب ئیش کار یەکێکە لەو شتە قورسانەی کە ئێستاکێ ئەستەمە بە خۆتی بۆ حازر کرد ئێوە مناڵن بیرتان نایە لە دایک نەبوونە ڕەنگە زۆربەتان ئینگانگاتان نەکرد بێت کە ئێمە 2003 من تۆڵم تەواو کرد کە بووین بە دکتۆر ئەو وەختە حکومەت پشتەمەل تێگرت و لە دەروەی وڵاتیش تا ڕادێک ساڵانی پێشوو باش بوو پشتەمەل یەگرتی بە زۆر ئەیوت ناوت هاتۆتەوە یەکێک تەلەفۆنی بۆ کڕی کاکە ناو هاتۆتەوە دەبڕۆ لە وەزارەت مشوری بخۆ بڕۆ کاکە با لیستەکە هەڵ نەگیرێت ئێستاکێ جۆب وەکو ئیش و کار زۆر قورس بووە و ڕازگۆش بین ئێمە محامی حکومەت نین ئەمە هەر لە کوردستان نییە بۆ معلوماتی جەنابتان ئەمە دۆست و حبابمان هەیە لە بەریتانیا لە فەڕەنسا لە بەلجیکا لە من ماوەیە لە مالیزیا بووم ینی نسبەی هەلی کار بەرەبەرە ڕۆژ بە ڕۆژ کەمە بێتەوە هەلی کار ڕۆژ بە ڕۆژ کەمە بێتەوە بۆ لەبەر ژمارەکە زۆرە بێ ژماری تەخەڕوج زۆرە بێ ئێمە لە بیر مەکە لە شەشی ئەعدادێ بووین ئێمە لە هەموو کوردستانە 11000 تەلەبەی شەشی ئەعدادێ بووین ئێستا ئەم ساڵ 140000 تەلەبەی شەشی ئەعدادێ کەواتە بۆتە 4 قات معمەلی چیمەنتۆکەی سەرچناریش هەر معمەلەکەیە ئەوەی سەرچناریشیان ڕوخان بەس تاسو جەماومانەوە معمەلەکان و شەریکەکان و کۆمپانیەکان عەدەدەکان ئەو پەڕی بووە بە دەبڵ بەڵام ژماری تەخەڕوج بووە بە دەقات و 15 قات ئەمە چیە گەێنێ ئەمە ئەوە گەێنێ بە تۆی ئەزیز دەڵێم بە هەمان عەقڵێتی کۆنەوە بیر بکەیتەوە تۆ جۆبت دەست ناکەوێت تۆ ئیشت دەست ناکەوێت تۆ هەلی کارت دەست ناکەوێت من ڕازگۆی لەگەڵتە بە هەمان بیرکردنەوە و زۆر شانازی بە ئەیفۆڕێکەوە بکەی ئەیفۆڕێک و جاجا سیافی لەگەڵ ئاگریت و ئاوا جوان و ئینەکە و سەدرێکت کردێت ئەمە بۆ خۆی مهمە ئەمە خۆشە و جەوێکە و بەزبووتە بەڵام یەک هەفتەی یەکەمە هەفتەی دووەم بێ دەست پێ بکەیت دابەزیتە ناو بازار دابەزیتە ناو ئیش دابەزیتە دارستاوەکە سەردانێکی سەعاتاکۆیی بکەیت سەردانێکی وەکۆڵێت بازاری خوارەوەی حەوزە وشکەکە بکەیت لە ڕێی ئەوەوە کەم تا زۆر دەتوانیت فێری ئیش و بیت فێری کار بیت با تۆش مهندس بی با تۆش ئەندازیار بی با تۆش بڕوانامەیەکی بەرزتە بێ ئەزیزان ئێوە کە اختصاسەکەتان تەمەن هەوڵدەم ئینگلیزی و عەرەبی و کوردی هەمووی تێکەڵ بکەین بۆیە بەعام سادە بکەین و ئەوەی کە دوایش ڤیدیۆکە دەبینێت مهندس بۆ معلوماتان ئەندازیار جا سوبحان الله ڤیدیۆکە دەموچاومان ناشتن دەرەکە ئەندازیار بۆ معلوماتی جەنابتان دراسە کراوە ئەندازیار بنچینەی وڵاتە ئێمە زۆر پەمپتان نادەم من خۆم دکتۆرم بەڵام ئەگەر ڕاست ئەوێ وڵات بە ئەندازیار بەرەو پێشەچێ هیچ وڵاتێکمان نەبینەوە بە دکتۆر بەرەو پێشچێەوە بە عەمەلیاتەکە بە 3 تەقەڵمەی کە حەزەکەی بە 1 تەقەڵ بە 5 ژوورە و ڕیخۆڵە کوێرشی بۆ دەربێنە بەس بەمە وڵات پێش ناکەوێت یعنی بە جددی بە گۆرانی بێژ وڵات پێش ناکەوێت بە جددی بە تا ڕادەیەک ڕازگۆ بم لەگەڵتانە بە نووسینی کتێبیش وڵات پێش ناکەوێت ناڵێن پێش ناکەوێت وەکو هەنگاو وەکو ستێپێک بەڵام وەکو وڵاتەکە بتوانی وەکو مالیزیا ئەو ئینقلابە گەورەی بکەیت لە دوای هەفتاکان و چی بەسەر هات
وەکو بۆ نمونە سنگافورە کە ئێستا ئافرەتێکی لە چک بەسەر هەر وەکو ئەو کشتە جوانانە بۆ کۆڵێت سەرۆک وەزیرانێتی کە بودجەی دارایی ئەم ساڵی سنگافورە 118 ملیار دۆلار بووە. تەسەوور بکە یانی ئەمە بۆ ملیارێکە چین بە ئاسمان هەموو ساڵەکە بەشی 10 ملیارمان پێویستە دۆزەی بۆکەین، یعنی ئەوان بەقەت ئێمە وەکو ژمارە 4-5 ملیۆنن، یعنی ساڵێکی ئەوان بودجە و دارایان بەقەت 10 ساڵ 12 ساڵی وەکو ئێمە. ئەمە لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی عەقڵێتێکە کەم تا زۆر ئیش لەسەر هەندەسە دەکات. بۆیە کاتێک کە ئیش لەسەر معاملەکەی هەندەسەیە، ئیش لەسەر کۆمپانیاکەی هەندەسەیە تا ڕادێک بنچینەکەی، ئیش لەسەر بۆ نمونە ڕاگەیاندنەکەی ئەوش هەندەسەی ئیتیساڵاتە. بە هەندەسەی ئیتیساڵات بەرەو پێشەچێ کابرا بە هەر وتەبێژێکی باش بێ، بەڵام باگراوندێکی عەجیبی نەبێ و ئەوەی کە وەک جەزیرە ئەیێنێ و ئەیبا و ئەیکا بە هەرایەک و هەر پیا حەزەکە هەواڵەکە دوو جار سێ جار گەرمی کاتە و گوێ لێ بگرێت و بە هەندەسە دەکرێت. بڕۆ تەلەڤیزۆنەکە بە هەندەسە بەرەو پێشەچێت، بەڵام ئەویان هەر یەکەی هەندەسەیەکی تر. بڕۆ سەدی ئاو بە هەندەسە پێش دەکەوێت. من بۆ معلوماتی جەنابتان ئەمە بەخوک و خەفەت باس دەکەم، من بەشێ لە خوێندەکەم لە وڵاتی سوودان بوومە. بڕۆن بۆ درۆڕاستی بپرسن لە 2009 کە ماڵی من لە سوودان بوو لە بازار کارەبامە کڕی، بە کارەبا وەکو ئاسیاسیال و کۆڕەکتیلیکۆمم کڕی. ئەچووم لە بازارم کڕی، خێزانم تەلەفۆنی کرد، ئەی دوکتۆر کارتی کارەبامان نەماوە 200 وحدە بکڕە لە بازار وەکو ئاسیاسیالم کڕی لە دوو سوودانی کە من تۆ گاڵتەی پێ، بەڵام بە هەندەسە لە بەرەوەی سەعاتێکە بوو لە ماڵ و تەرتیبات و چۆن داتا داخڵە کرد و پریپەید بوو. کاتەمە بەستم ئەوەیە لە بواری کارەبا، لە بواری پیشەسازی، لە بواری معامل، لە بواری شەریکات، لە بواری ڕێگەوبان، لە بواری جادە، لە بواری دیزاین، لە بواری گەشتیاری بڕۆ حەزەکەی لەگەڵ ڕێزمە هەر بنیشتی کوردی زیادکە و لەگەڵ ڕێزمە بڕۆ هەر با تەماتە و بامی کوردی زیادکەی، بەڵام تۆ 4 بینای زەحمت نەبێت کە سەرنجڕاکێش بێت، 4 پردی سەرنجڕاکێشت نەبێت، 4 وتەلی سەرنجڕاکێشت نەبێت، 4 شوێنی گەشتیاری سەرنجڕاکێشت نەبێت. من چی لە فەلاحی داما؟ فەلاحی داما چی لێ بکە؟ خۆ فەلا بۆ معلوماتت لە بۆ نمونە مەسەلەن لە زەڵم و یان لە قەراخوانە ڕەنگە کەم تەرخەمی نەکردێت. کەم تەرخەمەکە بەشێکی حکومەتە، بەشێکی تاڕادەیەک خەڵکانێک نی عەقڵێکێکی هەندەسی کە چۆن بتوانن ئەم ئیشە بەرەو پێش بێت. ئەگەر نا تۆ دیقەت بدە ئەوانەی کە چوونە بۆ لوبنان بەس سەردانێکتان کردبێت، خوادایەتی زەڵم بۆ تیلفریک و ئاوان لە گرد بۆ گرد بیپەڕێنیتەوە کە ڕەنگە هیچی تێنەچێت. وتم تەحەداکەم بەقەت بینایەکی پێنجقاتی بۆ نمونە مەسەلەن ڕەنگە جادەی شەستەکەی تێنەچێت، ئەوانی کە چی بێتن بۆ لوبنان ئەزانن بەتابەتی لە شیمالەکەی تیلفریکی تیا عینەن وەکو زەڵمە لەم بەربۆ بەرەو ئەڕۆی تەرتیبات سوێنت لەسرم نییە، ڕەنگە مانگانە ملیۆنە دۆلار پەیداکە. بەس خەڵکە چێتە سەر وەک نەدووبدی منیژێکم لەوە خۆش بووە چی سەرەکەوت هیچ وەختە نەمان بینی بوو. من باسی 2008 و 2009 کە وەک نەدووبدی قیسیامەکە لەو سەری دیسا دووبارەی کەمەموت ئەگەر پارەکەی کەم بزانام جوتی وام زای پولای خۆمانە سیانی بەدوو بێت بەجددی لەو سەر دووبارەیە کەم و جارێکی تری دەکەم کەواتە بە هەندەسە بە ئەندازیاری. بۆیە کار لێ دەکەم ئیشەکەی خۆت بەکەم مەزانە. ئەم قسانە بۆ ناکەین هەڵەت خەڵەتێنێ، هیچ مەجبور نین، ینی بڕۆ تۆ لە ماڵی خۆت من لە ماڵی خۆت، بەس دەڵێم خۆت بەکەم مەزانە، چکە من زانکۆ و بڕوانامە قەنەعەتم وانە مرۆڤ دروستکە. بەڕێزە مرۆڤەکە خۆی دروستە بێ، خۆی مە خەڵکمان هەیە بەریتانیای تەواو کردو هاتوتۆ بۆ ئێرە کە ئەوە 4 دانە ساڵە بڕوانایی بەریتانیا لە تەنکەی بە خەڵایەتی سێرفی لەگەڵ بەڵام باوەڵاکەم 4 کەس استفادەی لێ کردێت. خەڵکی ترێ لە ئەڵمانیا تاوا کردو، خەڵکی ترێ لە کەنەدای تاوا کردو، خەڵکی تر هەیە لە ماوەی برادەرەکە بینی قانون سیاسی تاوا کردو باوەڕ ناکەم 4 کلمە لەسەر سیاست وتی. یاڵە بۆ مقابلەک تاقەتە ساگەستەکەم نییە هەیلەوە تۆ خۆت خەریج قانون سیاسی ئەی تۆ قسە لە قانون سیاسە نەکەیت بڕۆ کابرای بازار قسە لە قانون سیاساکە قوڕەکرا بەسەر ئەو خەڵکەشەکەواتە تۆ دەبێت بیتە پێشەوە. بۆیە تۆکو مهندس دەبێت بیتە پێشەوە بە دنیای و هەرێکە لە شوێنێکەوە دەست پێ دەکات، هەرێکە بە کارێک، هەرێکە بە ئیشێک، بەڵام تۆ ئازابە و لێزان بە فریاب بکەوە. سەری ڕۆمچکە کاتەکە کەمیان پێداوم هەرێکەی بۆ خۆی من محاضرەیەکە، بەڵام هەوڵەدەم ڕووسەقلام کۆمەڵشتان پێ بڵم کە لە عالەما دیراسە کراوە 10 سیفەتی زۆر گرنگ هەیە بۆی تۆ بتوانانی ببی بە ئەندازیارێکی سەرکەوتوو. دیسانەوەڵم بە قسەی زر ناو بە پارەش نا، چکە من مهندسە ناسم لە شاری سلێمانیە، وەکو باگراوندی عائلە دەوڵەمەنە و پارەی پێ بەدەستەوەیە و چەند جار من لە مەجلیسەکە ماڵە دکتۆر جان بە کوڕەکەم وتوتمە دەبڕۆ نووسینگەیەک دانە ئەوە 12 دەفتەر قیچەکە بە خۆت معاملەکە، بەڵام ناوێرێ کاتە شخصەکە پەیوەندی بەخۆیەتی کە پەیوەندی بەخۆیەتی و تەنانەت ماستەر و دکتۆراژ من ساردت ناکەم، منەڵم هەر ئەمڕۆ بەکارۆستە تاوەکو تەقدیمی ماستەر دکتۆرایکە، بەڵام عەقڵەتێکی گەورەت نەبێ ماستەر و دکتۆراژ تۆ بەرەو پێش نابە. بۆیە دە مەهارەت باسەکەم کە هەندێکیان پەیوەندی بەخۆتەوەیە، هەندێکیان پەیوەندی بە 4 دەورێ، بەڵام 95 تۆ دەتوانی ئەم دە مەهارەتە بەدەست بێنی بابچینە ناو کارەکانە. کەواتە the 10 best engineer
بۆ نمونە سەکسێس مەسەلەن پاتێرن چۆنی ناو ئەنەیە سیفەتی جوان خەسایسی جوان ئەتواری جوان ڕەوشی جوان هەڵسوکەوتی جوان چۆن ناوی ئەنەی مهم دە سیفەت ئیسە دراسە کراوە لەناو هەندەسە لەناو مهندیسەکانە بن تا ڕادەیەک ئەندازیارێکی سەرکەوتوو دەبێت و من ئەم قسەیە کە هێناومە ئەمە قسەی گیرفانی خۆم نییە بۆ معلوماتە ڕەنگە بڵێت تۆ سەلەم ڕێبازمە تۆ مهندیس ناخە تۆ زانم بەزمە من یەکەم برام مهندیسە دوم خۆم لەناو کۆمپانیا و شەریکە و ئیش و خەستەخانەی ئەهلی و هەموو ئەم شتانیان تا ڕادێک زانم و زایدەن تەجروبەشمانەیە لە کەسە سەرکەوتوەکان چونکە دراسە ئەکەین ئایا مرۆڤەکان چۆن سەرکەوتوو دکتۆری سەرکەوتوو مهندیسی سەرکەوتوو مامۆستای سەرکەوتوو مامۆستای زانکۆی سەرکەوتوو کە من بۆ خۆم لە لیژنەی باڵای سلێمانی بۆ وتنەوەی بۆ ماستەر و دکتۆراکان کە لە دەرەوە دێن بۆی کۆمەڵە محاضراتیان پێ بڵێت کەواتە ئەمە کورتەی محاضرەکانەکە بە چەند خاڵێ بۆتان باسم خاڵی یەکەم بۆ معلوماتی جەنابتان بەڕێزان لەم دقەیەوە لە دکتۆری براد وەریگرە بە تەمادی وەکو مفرەت وەکو سینگڵ چۆنە تایسە سینگڵی هەری خولێنیتەوە ئەوەش ئیشش بە سینگڵی بەڕێ بکەی هەجارە سینگلی بۆ سینگلی بەس بۆخوا باشە بەخوا بۆی چێ باش نییە بۆ هەندەسەش باش نییە بە تەمادی بە سینگلی ئیشت دەستکەوێت بە سینگلی نووسینگە بەڕێوەبەری بە سینگلی کۆمپانیا بەڕێوەبەری بە سینگلی بە تەنهایی وەکو خۆت وەکو فەردێک بە تەنهایی خۆت لە دکتۆری براد وەریگرە سەرکەوتوو نابی تەجروبەی ژیان و تەجروبەی ئێمەش سەرکەوت بۆمان دەرکەوتووە بە تایبەتی ئیشەکانیت ڕەنگە من دکتۆرێک بم بە تەنها بڕوانامەیەک مێ لە جادەی ئۆرزی عیادەیەک دانم و 8 پورەمەنی و باجافتا و ئیشمە ڕوات پەک ناکەی خۆجوولەکە نیم خوانەی بڕە بەڵام مهندیس ناتوانێت مهندیس پێویستت بە تیمە مهندیس پێویستت بۆیە کۆمەڵی خەڵکت دەگەڵا بێت ئافرین بۆ ئەو مهندیسەی ئیستا مهندیسی شارستانیە هەر لە ناو زانکۆ هەوڵەدا دووسێت برادەری هەندەسەی کارەبای هەبێت دووسێ برادەری هەندەسەی مکانیک هەبێت بۆ قلیبلی نا بۆ چاوبەشقەڵێ ناهی زاڵمانە بۆ تیموەرک ئەڵێ مزانم تێکەنن بە تەمای چین یەک دوو مهندیست هەبێت لە ئیتیساڵات یەک دوو مهندیسی برادرت هەبێت لە کارەبای یەک دوو مهندیسی برادرت هەبێت لە ئایتیا دوایی ئەمە ئیش دروستەکە چونکە کۆمپانیا پیا ڕاست بڕوە کە جەنابەت دیت بۆ نمونە مەسەلەن شتێک ئەدەیتە دەست من بابەتێک ئەدەیتە دەست من یان تەرحێک ئەدەیتە دەست من ئەڵێ من ئەمێ ئەم مەسەلەن من لە سلێمانی بۆ معلوماتان لە جادەی شەستەکە لە خوار بە تەماین خەستەخانەیەک دروستکەین خەستەخانەیەکی ئەهلی دروستکەین پیا ڕاست بڕۆ من نایم برادەرێک هاتووە بەخۆی جانتایەکە و بنێشتێک کوردی لە دەمیات وەڵامیش مهندیسم بەکاری بەخوا من وەختی خۆی یەکەم بووم یەکەمی لە تۆ چی بکەم من لە تعامل لەگەڵ مهندیسێکە ئەڵێ من ستافێکم 15 نەفەری 4 ئەندازیاری 4 معماری 2 بیناکاری 2 بۆ نمونەت جیۆتەکنیک 2 فڵات من ئەمە یەکسەریڵم کاکەمانە دەستی مەدەن ئەمە غەزەبن ئەمانە هەر لە شوێنێکا پەکمان پێمەش پرزەمان بین کەم تا زۆر ئیشی بۆ دەکات کەواتە لە یەکەم دەقەوە لە ئێستەوە لە ناو زانکۆ عەقلێتت بە جوانی مەزبوطی ئیش لەسەرەوە بکە چۆن بیر لە تیم بکەیتەوە بیر لەوە بکەیت ئێستا تقریبا ئێمەی دکتۆریش خەریکا گەینەوە قەنەعەتە خەریکە هەمومان بۆ یەکشین لە جادەی ئۆرزی و ئەڕۆین 5-6 دکتۆر و پۆلیکلینیکێک دانین 5-6 دکتۆر و مجەمەعێکی عیادان دادەنین 5-6 خەریکە وای دەدێت تاک عیادە نامێنین چونکە قەنەعەتت وایە هەر خۆشت بی بە تەنهای دکتۆرێک بڕوانامەی بەریتانیاشت هەبێت سەیدەرانێکت دەگەڵا نەبێت شیکاری نەخۆشیەکت دەگەڵا نەبێت علاج تەبیعیەکت دەگەڵا نەبێت یەکێکت دەگەڵا نەبێت بۆ جاجات تەختیت بۆ بگرێت ئیشت ناڕۆ بە ئاسانی نابێت خەڵکێ چۆتە ئەو سەری توی مەریگەی بەخوا سەرم سوکە شوێن سیاری زۆرە دوای دیسان و بۆی کشایە بۆ جادەی ئیبراهیم پاشا چکە زانێ بە تیموەرک نەبێ ئیش ناڕۆ لەبەرەوە تیموەرک قسەی زۆر لەسەرە بەڵام تەنها ئەوەنە پێتاڵم لە ئێستەوە بیری لێ بکەرەوە ئێمە خەڵەتین پیاڕاست بڕۆ من پەشیمانم من قسەیاڵم پەشیمانم چکە من تۆڵم تاوەگڕوام زانێتم من دکتۆرە من بۆچی معاوتبی بۆ بناسم سەر سەیرەکە بەبێ معاوتبی من ئیشم ناڕوە بە تۆ بەبێ دیپلۆمێکی بیناکاری ئیشت ناڕوە ڕۆڵە گیان زمانێکە بێ لەو جادە سەتیا ئیشەکەی پێویستت بە 4 بیناکاریە خەریجی بیناویشەعاتە چیە هەیە بەڵام بۆ نە دیپلۆم بن بۆی پارێکی وەسەتیان بدێتێ و کەم تا زۆر بۆ کۆڵ ئینکەمەکە بەعام کە کاریگەری لەسەر بودجەکەی تۆ دروست نکات بەڵام ئەگەر بەم عەقلێتە لە 3 لە 4 ئیشی لەسەر بکەیت و کۆمەڵایەتی بیت بە دنیایەوە زۆر باشە بێت و تیموەرک ئیشت دەبێت تەبەن هەر بۆ خۆی کەلیمەی تیم ئێستا کورت کراوەتەوە لە عالەمە لە بواری گەشەپێدان ئەڵە تیم یان تیەکە یانی توگێدەر یانی پێکەوە اینجا everyone اینجا کە ئەچیڤز اینجا مۆر یانی هەتاوەکو پێکەویت و کۆمەڵی خەڵک پێکەوە بی بەرهەمت زیاترە بی بە تەنها خۆت یەکیت دوو ئەبی بە 11 3 کەس ئەبی بە 111 4 کەس تەسەوڕەکەم لەوە چ بڵێ ئەبی بە 1011 کاتە فکرەکە کۆ دەبێتەوە ئەفکارەکە کۆ دەبێتەوە کە من بۆ خۆم ئەزانم من لە براکەی خۆم و سێرەکەم کە تیموەرک چەندێک گرنگ و مهم برای خۆم تاڵبانیە خەڵکی سلێمانیە و سلێمانی و تاڵبانی هیچ استفادەیەکی پێ نەگات بەڵام مهندیسێکی برادەری کە پێکە وەختی خۆی تیم بوونە ماڵێ لە شەقڵاو بووە ئێستاش دەبیرمە 15 ساڵ پێش تەرەفێک بووە ئەرگیان وەڵای ئیشێک هەیە لە بۆی نای پێکەوە بیکەین داولێر وەڵا بەسەر چاو کاکە بڕۆ ڕۆڵە جان بڕۆ خۆش معیشەت لەو شوێنە بوو ماڵشت با لێبێ ئێستا 15 ساڵت ئەم دقیقە قسە لەگەڵ ئێواکەم لە پرۆژەیەکە لە نزیکی مووسڵ بۆ لەبەرەوەی تیموەرکە
لەبەرەوەی بەتەنها خۆی نەبوو بەتەنها خۆت زووترەکە بیت وە کەم تا زۆر ناتوانین لەگەڵ کاروانەکە بڕۆی. دوو کۆنتینیۆس لێرنی دانەنیشی بە دیار ئەو 4 محاضرەوە دوای شتێک لێ بس وڵای ئەو ڕۆژە محاضرە بایکۆت بۆ ئەو محاضرەم نەخوێندووە سۆری ئای سۆری بەخوا سۆری دەکەمە بە سۆری جواب دەدەم ئەمڕیش ڕێکەڵم سۆری فەرموو جەنابەت تەشتیب فەرموو جارێک تر مێرە کاتە کۆنتینیۆس لێرنی. فاشلترین تەلەبەت چییە؟ بەتابەتی لە بوارە عەمەلیەکانە. ئەمە من و تۆش وایە هەم هەندەسە هەم طب تا ڕادەیە قانونیش بەڕێزان فاشلترین تەلەبە وەی اعتیماد بکاتە سەر مەرزەمە. ڕازگۆ بین لەگەڵتان ئێمە بەدیلی ترمان پێنێ بۆیە لەسەر مەرزەما ڕۆی. من وەکو بەختیار لە زانکۆ پۆلیتەکنیک بەدیلی ترم هەبێ بەخوا ئیمانم بە مەرزەمە نییە بەس ناکرێ بڵێم وڵایەوە کتێبێک و بڕۆت بۆ نە 4 پرسیاری تا دێنەوە مەجبور بیکەین بە مەرزەمە و کورتی کەینەوە لە بەوەنەی بایکۆت و بەزم و ڕزم و کۆرۆناوە زیاترش بەرزە بووینە و کورتمان کردو. بەڵام ئەوە جەنابتی دەبێت کۆنتینۆس لێرنین بی. زانکۆی تەواو کردووە هەندەسەی تەواو کردووە لە فۆتۆشۆپ ها ئەڵێم میدیا پلێر ها ئەڵێم وۆرد و ئێکزل چی ئەڵێم بۆ نمونە مەسەلەی نێڵ و تەرتیبات چۆن ئەڵێم بۆ نمونە مەسەلەن خۆت بۆ نمونە مەسەلەن ئیش لەسەر دیت تۆ چی کاکە تۆ نتوانی ڕەحمەتی خوا لێ بە خەریجی هەندەسە بی خەریجی ئەندازیاری بی نتوانی کارتێکی بزنس بۆ خۆت دروستکەی ئەخر نتوانی پۆستێک بۆ پۆست کاتێک بۆ خۆت دروستکەی لە پەیجێک و سایتەکەی خۆتا دروست بڵاویکەیتەوە یاخر ڕۆڵە جار ڕەحمەتی خوا تۆ نتوانی پەیجێک سایتێکی بۆ نمونە نووسینگەکەی خۆت بەڕێوە بەری ئەخ من چیت لێ بکەم تۆ نتوانی بیناکەی خۆت کەم تا زۆر دیزاین بکەی هەر یەکە و لە هەر یەکە شتێک کەم تا زۆر بۆ معلوماتەکان کۆ نەکردێتەوە بە تایبەتی ئێستاکیە بۆ معلوماتی جەنابتان لە بواری تەکنۆلۆژی و لە بواری مێسۆدۆلۆژی خۆتان چاکەزان ڕۆژ بە ڕۆژ ئەپدەیتە بێت. کتێبەکەم ساڵبی کڕساڵی داهاتوە ئەو کۆنە وڵای 2015 داوای لێبوردەکەم نەکرد کتێبی توپیش خەریسەوای داهاتوە یعنی کتێبێکی توپی 2017 دا خوێنینەوە ئەڵێ وڵای نەوە گۆڕابێت ئەچی کتێبێکی 2020 خوێنیتەوە کەتە ڕۆژ بە ڕۆژ ئەپدەیتە بێ بۆیە بۆ ئەندازیارێکی سەرکەوتوو ئەگەر بتەوێت سەرکەوتوو بی وەگەر بتەوێت زۆر بە جوانی و مەزبوطی ئیش و کارت بڕۆ دەبێت ئەپدەیتی خۆت بکەیت. ئەپدەیت بە چییە بێت؟ ئەو قسە زۆرە لەگرێت. ئەپدەیت لە ڕێی سایتەوە، ئەپدەیت لە ڕێی پەیجەوە، ئەپدەیت لە ڕێی کۆڕ و سیمینارەوە، ئەپدەیت لە ڕێی ئەم جۆرە کۆنفرانسانەوە، ئەپدەیت لە ڕووی هەندێ سەردانی مەیدانیەوە، ئەپدەیت لەوەی کە کەمتە من تەلەبەیەکم هەیە هەر تقریبا لە تەلەبەی دەچوە تەخەڕوجی کردووە پار بوو پێرار بوو ماوەیەکی کاکتۆر چم بۆ تاران هیچ ناوێ وتم بۆ تۆڵا منێکمان دۆسێتەوە موسسەیەکمان دۆزیوەتەوە کۆمەڵە بەرنامەی هەندەسیمان پێ دەڵێن لە تاران گرنگە ئافرم بۆم عەقڵە خۆسە بە منی و تۆ پیاڕات وڵات لای کەس باسی نەکرد بەحەز نەکا خەڵک بیزانێ بۆی قازانجەکە بۆ خۆی بێ و تەنها بۆ خۆیان چەند کەسێک ئیستفادەکەن کە پێوایسە لە کۆمپانیایەکی شەکەن بەس ئافرم بۆم عەقڵە کە بتوانانی لە ڕێی لینک و لە ڕێی پەیوەندی و تەرتیباتەوە ئەزانێ کۆمەڵی زانست و زانیاری هەیە دەربارەی تونێڵە دەربارەی کارەبای دفنە دەربارەی نازان بلوتو هەندێک نظامی بلوتوسە لە هەندێک شوێن و تەرتیباتە نظامی بۆ نمونە مەسەڵەن هەندێک ئەفکارە هەر نەزانم ناوەکەی چییە جەنابەت ئەزانی لە تورکیایە ئەزانی لە ئێرانە ئەزانی محاضەرەیەک هەیە بۆ مثلا لە هەولێرە ئەزانی لە شوێنێکی ترە کۆنفرانسێکە کرێت تەرتیباتێکە کرێت زۆر گرنگە من خۆشبەختم ئەم جومعەیە ئێمە لە هەولێر تیدێکسمانە بەیانی کچێک هات چاکچۆنیک و وتی کاکتۆر من لە هینەوە هاتووم لە ڕەواندوزەوە ئەخ گرنگە وتم خەریجی چی دوتی من خەریجی هەندسەی ئایتیم خەریجی هەندسەی ئایتی بەس تا تعین بەس وەڵام من زۆر ئەم ئیڤنتانە زوو بەشداری ئەمە گرنگە من تەسەوورەکەم کچە سەرکەوتوو بێ کە دێت بۆ کۆنفرانسێکی ئاوا ڕەنگە 15-20,000 سەرفکار ڕەنگە بە پێویست بکات 2 هەفتە هیچ پارێک لە گیرفانی نەمێنێ و شیتی سەرف نەکات بەڵام لە ڕێی ئیڤنتێکە کۆمەڵی خەڵک زۆرە ناسێ کۆمەڵە کەسایەتی ناسێ کۆمەڵە تەلەفۆن کۆ دەکاتەوە کۆمەڵە معلومات وەرەگرێت کۆمەڵە ئەفکار وەرەگرێت ئەگەر بەم عەقلەتە بیرکەیتەوە من دڵیام تۆ دەتوانی سەرکەوتوو بی کەواتە هاوکێشەکە زۆرە و لە داهاتوو ئەگەر کرا بە تەنها محاضەرێکی تیاکەن یەکەم جار لێرن دوای پلانی بۆ دابنێ دوای اینجا ئەپڵایکە دوای ئەسێسیکە ئیسفادەیە دیسانەوە لێرن دانێکی تر وەرگرە پلانی بۆ دانێ ئەپڵایکە و بیکە باسێز جارێکی تر بەرنامەیەک من بم لە جیاتی تۆ ئەڵێم بۆ نمونە بەرنامج ئەلهەندەسیە گریمان بە عەرەبی سێرچی بۆکەی یان the programming of the engineering لە گوگڵا لە مستەر گوگڵ ڕەبی خواجە زایبات و ئەمە نەشتی تایە هیچ بیانێکی نێشتووە سێرچی بۆ بکە 15-20 بەرنامەت بۆێنێ ئەم بەرنامەیە مانگە خەریکی بە مانگە خەریکی بۆ تەواو هەستت کرد تەواو بە معنای کەریمە شت فێر بوویتەوە شت دەزانی داینە کورتەکەی کورتکەرەوە لە ڤیدیۆیەکە کورتی کەرو چکە عادەتەنەوە بەرنامەیە کورتەکرێتەوە بووە بیرەچێتەوە بڵێ ئەم بەرنامەیە وا بوو دەربارەی ئاوا بوو دەبوو ئاوا دێ بکرێت بۆ خۆت تەسجیلی کە من خۆم بەسەر ماتوە هەنێ بەرنامە فێر بوومە دوای ماوەی سەر بیرم چۆتەوە جوان بۆ خۆم کورتکرێتەوە لە فۆڵدەرێکا دامناوە هەر وەختێ پێویستم بۆ بەرنامە بێت سەیری ئەو ڤیدیۆی خۆم کردەوە پێش دەقە بیرم کەوتۆتەوە کە چۆن فڵانش دوای لەکەی چۆن فۆڵدەرێ دروستەکەی چۆن سایتێک بۆ نمونە فۆرماتەکەی چۆن تەرتیباتێکەکەی عەقلێکە کە خۆی گەورە پێی داوین دەبێ بەکاری بین ئەڕۆین سەریع ئەلێبدا داهێنان مهندس نابێت تەقلیدی بێ ئەندازیار نابێت تەقلیدی بێ
کە وەستاکە چۆن بۆ نمونە مەسەلەن بلۆکەکان تا دانێ جەنابیشت ئاوا دابنێ وەستاکە چۆن پەتێ دانێت تۆ تەرتیبات ئاوا بکەیت تۆ دەبێت جاران پەتی چارێ ناو هەنێت چیمە تۆی تێ بکە و اینجا لە دوورە دەی خۆلا دەدەی تڵب ئەیدارە دیوارەکە بۆی خەتی بکێشێت تۆ لەوە چێ بە نظامێکی لەیزەر لەگەڵ ئاوات لێکرد هەتا لەم سەر بۆ سەر 5 مەتر بۆ نمونە خەت بکێشی هیچ پێویست نەکە هەر لەیزەرێکی ئەوە نەکە بەکارێنم بۆ پۆینتەر هەر بۆ پۆینتەرێک ئەوە جارێکا من وەستایەک هات بۆ لامان هی خۆشم داپی هەری زانکۆم داپی وت وەستا بەمە بیکە زۆر چاکە وەڵا دکتۆر تۆش غەزەبی وتم غەزەبی نییە عەقڵە ئیبداع ڕەنگە ئەو کابرا هەستی پێ نەکات بە لێزەرێک کە پاتریکی تێکات بەشی مانگێکێکات لەم سوچەدانی لەسەر بلۆکێک هەتا ئەو سەر لێزەرەکە لێدات بە 4 نقطە هەمووی خەتەکەی کێشا و نەوایری ئەوێ و نەپەتی ئەوێ و نەچیمە توێ و نەیچێ کاتەمە بەستم لە داهێنانە بۆیە لە خاڵەکانی ترکە لە تەرجمە ئینگلیزیەکەی ئەم بابەتەی ئاڵێت you should think out of the box تۆ بێت لە دەرەوە سنووخەکە بیرکەیتەوە بەڕێزان مهندسە بێت لە دەرەوە سنووخەکە بیرکاتەوە من ئەزانم وەستاکە وا بیر ناکاتەوە و شاگردەکان وا بیر ناکەن و کرێکار وا بیر ناکاتەوە و ڕەنگە حکوومەتیش بەقەد بۆ معلوماتی جەنابەت لە ناو سنووخەکە بیرکاتەوە جەنابەت ئەبی بە ئەندازیار لە بۆ نمونە لە خەستەخانەکەی من ئەم خەستەخانەی من چەند ساڵە بووینە تەپەر مەدرسێ بە تەنکەر ئاوەیەنی و باین هەڵی دە و بەزم ڕزم جەنابەت یەک عەقڵێک بەکاری یەک عەقڵێکی بەسیط ئەڵێ نا من ئەمە ناکەم من بەزمەی بۆ چی و ماتۆڕ و ئیشەکا و کارەبایان نا من لە ژێریا یەک حەوزێکی بۆ نە 6 بە 5 دروست دەکەم و دفنێکم با بخۆی بە ئیسراحەتی خۆی بە میزاجی خۆی ئاو بێنێ منیش ماتۆڕێکی بچووک دارم هەر وەختێ زەوقم لێ بوو شەو دوگوڕەگوڕ نەکات ئاوەکە فرە دەمەسەر و چیم داوە لە بەزمە و تەنکەر بۆستەی سەر لە خەستەخانەیەکی مەوەی یاخە من چی بکەم مهندسەکە داهێنانی نەبوو یاخە من چی بکەم پەنی ئەو بوایمان لێکە بۆ یەکە لەگەڵ تەنکەری ئاوەکە دێ بۆ خەستەخانە لێکە گەڕەکەکە وەستێت بۆ نمونە مەسەلەن سەرەکە ئەو شەقامە ئەوەستێت بە مهندسێک بە ئیبداع و داهێنان عەقڵەکەی زۆر مەزبوط و چاکە بوو ئەسڵەن لەوا چێ پێی بوو تینابی و تا من لە ژێرەوە داهێنم ئاوەکە نە گەرمە بێت و نە ساردیشە بێت و نە لە زستانان ئەیبەستێت و نە لە هاوینانیشا بۆ نمونە ئەیکوڵێنێت و من فلتەرێکی بۆ دانم من ئیبداع و داهێنانێکم تەرتیباتی بۆ کەم اینجا لەوا چێ بی و تایە لە پشتی لەولاوە ئێمە لە خەستەخانەیەکی ئەدی لێرە پیا و ڕاست بڕ مهندسێک پێشنیاری بۆ کردی بەس دوای خۆمان بۆ کۆڵە فکرەکەمان هەڵوەشان و چکە شوێنی زۆرش پارەی زۆرش بەس فکرێکی جوان بوو پێوتین کە چۆن هەر لە حەوزی ئاوەکە فکرێکی دانابوو لە چمکێکی ترەوە هەر نمونەکە بۆ جەنابتان باسەکەم کە دەمێت داهێنەربی لە چمکێکی ترەوە ئەیکرد بە مەزبەحێک بۆ دکتۆر و بۆ ستافەکان تەرتیبات یانێ ئەم ئاوە هەموو ڕۆژێ هاتە حەوزێکەوە تەرتیبات بەکارات ئاوەکە بۆی پاکی کەیتەوە تۆ بێ فڕێدەی بۆی زوو قەوزە نەگری و تامی نەگۆڕ ئەکرای حەوزێکی ترەوە لەوەکو مەزبەح بەکارێنن جا لەوە کرایە ناو بۆڕەکانی شارەوانی وعقل من لبير مشايك تقريبا 12 کەس بندانش مديار مهندس او انده بتصميمي كردو او انده بترتيباتي كردو و خريطه كيشا ورنگا لخريطه دانا بلا داتو جبجي كن مهم داهنان يعني اما دبانو تو لدروي صندوق كبير كيته وشركات استفيويستي براسي بوي كتون توالي تو داهنان كي شكال كاركه داهنان بكي لدرگاكيه داهنان بكي مثلا استاذ 80 متريه هموی بۆتە فەن قیتاری ئاواڵێ خۆ بگرە لەو سەر نووسنەکەی لەم سەر ئاودەس حەمامەکەرە ناوڕە شەدانی شەو تەلەڤیزیۆنەکە لەو لا دیوارێ فەنی ترمان پێ نییە بەس خانوو هەیە یعنی من لە هۆڵەندا ماوەی لە هۆڵەندا بووم چوومەتە ناو شوقەی 7 مەتری و بەخوا دوای بزانیم 7 مەتر بەس بەجددی زۆر دیزاینێکی جوان و تەرتیبات بوو ئێوەش بە تۆ کرێ من نازانم من کابرایەکی عشارم لە هەندسە نازانم تۆ فێری بێتی چۆن بتوانی لە 7 مەترا باشترین چاکترین خەریتە بکەیت تۆ دەبێت من چوومە ماڵی برادێکم دکتۆرێکی برادرمەوە تۆ پێشنیارێکی چوومە ماڵی دکتۆرێکی برادرم 130 مەترە سەرم کرد لە پشتەوە وتی کاکتە با بچینە سەر وتم با قادم نەکەوت دیگە تۆ با بڕۆین سەرەکەم کابرا مهندسێکی وەکو جەنابەت لە سوچێکی ئەوەنەی هەمووی تقریبا 70 مەتر مەسعەدی دوو نەفەری دانەوە پەنجەی پیانەیت و ئەچیتە سەرەوە و جوان و پوختە و دێی وازم 3 وەرەقە 4 وەرەقە کولفەی لەسەر کردووە بەڵام کێشەی ئینزلاقی دایکی دەماوە کێشەی سەوفانی باوکی نەماوە خێزانی مشکلەی نییە بڵێ وەڵام نایەمە خوار و پیاوەکە تۆ بڕۆ بخوا چایەکە بۆ خۆ بێنێ من نایم بەزمی ئەوە نەبا بەس عەقڵ بە 3 وەرەقە 4 وەرەقە من ئەمەوێت تۆ داهێنان بکەی من نهاتوم لێرە فێری هەندەسەت بکەم چۆن من وەکو دیسانێڵێم بەس من دەمەوێت پێت بڵێم تکایە دەرەوەی سندوقەکە بیرکەرەوە لە دەرگا لە پەنجەرە لە هەر شتێک ئەفکار وەرەگری تۆ مادام بۆ من ئەندازیاری شارستانیت زۆرترین ئەفکار کۆکەرەوە فاشلترین مهندس ئەوەیە کە ئێستاکە تۆ دەفتەرێکت نییە بۆ ئەفکار بۆ دەفتەرێکت نەبێ بۆ ئەفکار بۆ پەردە ئەفکار بۆ جادەیەک ئەفکار بۆ کاشیەک ئەفکارێک بۆ ئاو ئەفکارێک بۆ هەر ئەفکارێکە ئایدیایەکە هەدێت بە مێشکە نۆت تێبینیکە
نۆتیکە خدا شاهیدە بۆ نمونە ئەزانم بۆڵە مەکەیسە تەواو بم بەس با من تەواویکەم کچێک لەم چەند ڕۆژە لە تیدەکسەکە تەلەفۆنێکی دکتۆر من زۆر مەمنونم لە یەکەم دەقە و تۆ پێشنیارێ زۆر جانت دا پێم وتم چی بڕۆڵە وتی کە دابەزیت گلەیەکت لێ کردین وتت ڕۆڵە بۆ ساڵێکی تر خۆ ساڵانە تیدێکس دەکەس بەشداریەکە هەر نەفەرێک لەم سپیکەرانە نەفەرێک ڕاست پێرە ئەو یەک دوو ڕۆژە بەس خزمەتی ئەوەکە ئەو وەختە شپرزەش نابی و ئیشەکانش بە ئاسانی ڕۆژ کە من نەمەزای تەلەفۆن بۆی چێ بکەم ئەو مەمنوتم بۆ تیدێکسی داهاتوو بەس ئەوە جێبەجێکرد بەسمانە ئیشمانە ڕۆ داهێنانە چی پێویستەکە 130 خۆبەخشت هەیە و بەڵام هیچ کەسێکش ئیشی ناڕوە هەر بڵێ بەختیار تۆ محەممەد دەگەڵ تۆ بێ ئەم دوو ڕۆژە بەست تۆ تەلەفۆن بۆم بکە کاتە تۆ دەبێت داهێنان بکەیت لە هەر ئیش و کارێکە من وێ دەکەم تۆ لەمە دوای بیر بکەیت تۆ هەر خانوویەکە دروست کرد بڵێ من کارەبای دا ئەمپێرشی لەگەڵا زەمانەکەم تۆ وەرە داهێنانم بۆ بکە چۆن ئیکەی نازانم تۆ لەو بیر بکەرەوە لەمە دوای بۆ نمونە من 150 140 وزەی بۆ نمونە نەوتت بۆ دەگەڕێنمەوە بیرم لەوە بۆ بکەرەوە بە قوربان ئەزیز دەکەم بیر لەو بکەرەوە کە نووسنگەیەک دابنێ و بیکە بە ڕێکلام و فوی پیا بکە لە هەموو کوردستانە بڵێ من خانوو دروستەکەم 160 کارەبا و ئاو بۆ نمونە نازانم چی جارانی خانووی ئاسایی ئەوێ چۆن ئەیکەی داهێنان کە خۆ من وەکو خۆمەگە مهندس ما بیرم لێ دەکردەوە بۆ بە دڵنیایی بیرم لێ دەکردەوە من خۆم میسە لە خانوویەکەم ڕەنگە 140 150 کارەبای خەڵکی تسەرف بکەم چۆن پێت ناڵێم من خواقلی پێدام برام هەیە فکرەکە بە تۆ ناڵم مهندسی برام هەیە بەڵام تۆ جەنابەت بڕۆ ئیشی لەسەر کە چۆن بتوانانی کەمترین وزە بەکاربێنی کەمترین نەوت کەمترین ئاو کەمترین کارەبا کەوەش کۆمەڵی ئەفکار ئەفشێت لە گڵۆپەکەەوە دەست پێ بکات هەتا تەوزیعات هەتا گۆشەی گڵۆپەکە بۆ خۆتان بڕۆ بزانە و برایم کە لێ زانێ ڵێ هەندێک گۆشە هەیە زۆرترین ڕووناکی لەوە چ ئەم ژوورە پێویستی بە سێ گڵۆپ نەبێ بەڵام ئەلەوێ دایانیتە ناو بەردەمە مهم ئەفکارێکە کە خۆتان مهندسن دەزانن بە جوانی و مەزبوطی بڕۆین ئەمە هەمووی بۆ خۆی محاضرەیە لەسەری ناڕۆمین سەریع بڕۆین چەند خاڵێک مۆڕم لێ مەکەیسە تەواو بم خاڵێکی تر کە گرنگە ئەندازیارە پێشکەوتوەکان دەبێ بزانێت چۆن کێشە چارەسەرەکەی فاشترین ئەندازیار ئەوەی کێشەی خۆی پێ چارەسەر نەکرێت ئاڕێکی وەرگرتووە پێ چارەسەر ناکرێت هاوار بەمان وەرە کێشەی کۆمپانیا چۆن چارەسەرەکە هەر بە جددی وەرە تۆ کێشەی ئاڕت پێ حەل نەکرێت کێشەی کۆمپانیا چۆن پێ حەل نەکرێت کۆمپانیایەکی گەورە و عەزیم تو کێشەیەکی بۆ نمونە مۆبایلەکەی خۆت کێشەی بۆ نمونە مەسەرەن گیرفانی خۆت کێشەی شێوازی دانیشتنی خۆت کێشەی شێوازی ئەخر بەرەزان هەندەسە بەڕمانای کەریمە تێکڕای هەموو شتێکە تۆ دەبێ بەڕاستی یەکێ لە کێشەکان یەکێ لە شتەکان و یەکێ لە خاڵە زۆر گرنگەکان دەبێت ئەندازیارەوەیش بریتێ لە پرۆبلم سۆڵڤین من بە 26 ساعات وتومەتەوە و بواری گەشە پێدان ڕەنگە من نتوانم بە 26 سانێ بە جەنابڵ بەڵام دەڵێم دەبێ وریابی ئاگاداربی ئێستا دیراسە کراوە کێشە هەموو کۆمپانیایەک هەموو شەریکەیەک یەکێک لە هۆکارەکان کە تۆ دەهێڵێتەوە و تۆی لە دەست دەرناچێ و هێشتا عەقدت تەواو نەبووە دێت قسە دەگەڵاکە بۆی عەقدەکە تازە بێت دەگەڵا لەبەرەوەی تۆ کێشەی بۆ چارەسەرەکەی یعنی من لە مەکتەبێکی ئەهلی بووم نەم سلێمانیە من سەرپەرشتیاری بەشی پەروەردەیی بووم کابرا هێشتا عەقدەکە تەواو نەبووە خوا شاهیدە سێ مانگی هاوینیش مانگانەکەی کاملەن داوە پێم هێشتا عەقدەکە تەواو نەبووە دێ قسە لەگەڵ من ناکات دوکتۆر گیان چۆن ئەزای لەبەرچی لەبەرەوەی من کێشەی بۆ چارەسەرەکەم لەلایەکەوە کێشەی دایکی بۆ چارەسەرەکەم لەلایەکەوە کێشەی گەنجی چوختی بۆ چارەسەرەکەم لەلایەکەوە لەوەچی کێشەی ما هەندێ مامەسا ئەگەر توانای نەبێ ڕەنگە بۆی چارەسەرکەم لەوەچی هەندێک کێشەی ئیعلام و ڕاگەاندنی بۆ چارەسەرکەم لەوەچی سومعەیەکی بۆ دروستکەم چۆن کابرا دەستی لە تۆ نابێتەوە ئەزیزم بەڵام جەنابەت تو هیچ کێشەیەکت پێ ئەڕۆی بەسەر کورسەکە دانیشی ئەرە جەماعەت تەواو نەبوو کات بۆ ناڕوە ساعات 12 لێ دەرەچی کورە دارە دەمەڕوە تا بەخوا مانگ داهاتوو بۆ تازە ناکەم ڕازگۆم لەگەڵ تا ها من ناتوم ئەمڕۆ قسەی هەنێ قسەی زر بۆ جەنابەت بکەم و بڵێ بۆیە یەکێک لە خاڵەکان تۆ چۆن نەتوانی کێشەی بۆ نمونە پاسەکان چارەسەرکەی کێشەی تەکسیەکان چارەسەرکەی کێشەی پارکین چارەسەرکەی لەو بینایە تۆ چۆن دەتوانی کێشەی مۆریدەکە چارەسەرکەی وەکو مهندسێک ئەڵێ کاک فڵان کاک تۆر جەنابەت بەڕێوەبەرێ من نەخۆشخانەیەڵێ بەڵێ ئەڵێ تۆ ئەکرێت بۆ نمونە کرێکارەکان و مشەغیلی مۆریدەکە بدەی بەدەست من بۆ 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ من ئیشی لەسەر بکەم ئەو دەنگە و ئەو کێشەشت بۆ چاسم بەسەر چافەرم کاکە تۆ بڕۆ 15 ڕۆژ نامانگێ ئەم کێشەم بۆ چارەسەرکە من لەبەر چاومە و من ئیش لەسەر تۆ دەکەم و من کەم تا زۆر تۆ تەرفێ دەکەم و من پلەی تۆ بەرز دەکەمەوە بەڵام تو هیچ کێشەیەکت بۆ من چارەسەر نەکردووە بۆیە مشکلەیە سەریع بەرەو کۆتاکانە چینی لە خاڵەکانی تر ئایا تا چەند قدرەی تەحلیلیت هەیە یان بەس تەنێڵڤیژنە ئینگلیزی دەڵێت تەنێڵڤیژن چێ بەس بەردەمی خۆی بینی کاکە 3/4 تەواو 15 بلۆکێوێ 3/4 چی 3/4 دەرناو 3/4 عەزیزم کاکە خانووکەی نازان 25 جا بەخوا لەم خەریتە زیاتر نابێت تا قدرەی تەحلیلی چۆن بتوانی بە جوانی بە مەزبوطی کار ئاسانێکی بۆ بکەیت کاکە بۆ نمونە مەسەرەن شەقامێکە بۆ شەقامێکی 10 مەتر پانە تەواو قدرەی تەحلیلی چۆن بتوانی دراسی بکەیت ئەناڵایت
analytical ability وەگەر سێرچی بۆ بکەن محاضراتی زۆر لەسەر ئەویش لە کتێبی لەسەر بۆ معلوماتی جەناتان چۆن بتوانین تحلیلی هەبێ بۆ کێشەکانت چۆن بتوانین تحلیلی هەبێ بۆ بابەتەکانت تحلیلی هەبێ بۆ خۆت ئەسڵەن analytical ability بۆ معلوماتن بۆ خۆت زۆر گرنگە تۆ هەر کەسێک analytical ability نەبێت تحلیلێکی خۆت بکە من لە چۆم لە ڕووی دینی شڵێ من چیم بۆچی هاتووم لەبەرچی هاتووم و بۆ کوێ دەچم ئەمانە لایستا بێت زوو تحلیلی خۆت بکە گەنا نازانی بۆ چۆر هەروە عەلا بابەڵام من لە نێت و خۆش نازانی چیەکەی دەبێت بڵێ تەمەنم چەنە بۆ چەندێکی ترم پێویستە analytical ability من کاتی زەواجمە یان نا ئەکسپایر بوومە یانێش تاکە ئەکسپایردێکی تۆزە دوورە یان نزیکە analytical ability بەمە لە ژیانە بێ بکەیت سێرێکی گیرفانی خۆمەکەم analytical ability من پارەم چۆن نییە چیم پێویستە سێرێکی دایک و باوکی خۆمەکەم دایک و باوکی من بۆ نمونە خەڵکی قەرەداخن بۆ نمونە منیش بەتەمام هەندەسەی بۆ نمونە مەسەن میعماریان هەندەسەی مەدەنی تا بڕشمۆرە قەراق لەویشم دەستکەوێت دەست ناکەی کاکە دەست ناکەی بە قوربان ڕازگۆ بم لەگەڵ تا تو دەبێت لە ئێستەوە چۆن بزانی لە ناو شارە گەورەکانە ئیشی خۆدانی هەن لەم ماوە برادرێک تەلەفۆن بۆ کوتم خەڵکی تەکی چەمچەماڵە هەندەسەی ساڵاتە کاکە شێشک نابێت لە تەکیز بکەشی بەر تو دەبێت بێ لێرە بەڕێزەکەم دێرە هەر هیچ نەبێت واچە خۆت لە دوکانێکی مۆبایلەوە دەست پێ بکەیت هەر خۆت لە دوکانێکی مۆبایلەوە دەست پێ بکەیت و بیدۆ بکەیتەوە سایت دانی پیج دابنی شت دابنی فۆرمات بکەی نازام چی بەس کاکە لە شوێنێکی ئاوهایە ئەزیزەکەم هەندێک بە اختصاصێ بە ئاسانی ناتوانێت ئیشت دەستکەوێت من ڕەنگە لەم تا 10 ساڵ 15 ساڵ هیچ دەست نەکەوێت کاتە ئەمەش بۆ خۆی ئەناڵایزە تەمە خەڵکێکی ئەم ئەناڵایزە ناکات شوێنی و مەکانی چۆنە و چۆن نییە تەواو بووم communication skill چۆن بابەتە بۆ communication skill لەگەڵ خۆیشە شەڕەکەت ئەسڵان ڕقی لە خۆیەتی ئەسڵان سەی ئاوێنا کاڵێ نازانم ئەمە چییە بۆ تەخبەر خۆی بۆ تەوین دوژمنی لوتی خۆیەتی دوژمنی گوێچکەی خۆیەتی دوژمنی باڵای خۆیەتی دوژمنی قسەکردنی خۆیەتی دوژمنی عەشرەتی خۆیەتی دوژمنی دایک و باوکی خۆیەتی دوژمنی ئەو شوێنەی خۆیەتی دوژمنی نازناوی خۆیەتی بن داوای لێبوردنەکەم تۆ ناتوانانی سەرکەوتوبی communication skill یەکێکە لەو شتە گرنگ و مویمانەی کە ئێستاکێ لە جیهانە باسەکرێت communication skill ئەگەر ڕسمەکەم هێ نابێت چەنە هەستکم فریانە communication skill بۆ خۆی محاضرێکی 10 ساعتیە لە پاوەرپۆینت لە یوتیوب ئەگەر تۆنی بوزان و ئیبراهیم فەقێ و تارق سوەیدان و سەلاح ڕاشید و ئەو کۆمەڵێ کەس هەیە مدەرب کە لە بواری گەشەپێدانە ئیشەکەن هەر یەکیان ڕەنگە 10 ساعت 15 ساعت باسی communication skill بۆ دەکات چۆن ڕەبت دروستکەی چۆن لینک دروستکەی لەگەڵ چواردەوتە یعنی چی من هاوسی من هەر لەم شاری پزیشکانم بە معلوماتی جەنابتان بڕێت یعنی چی لە شاری پزیشکان سەمونخانەیەکمانێک کابرا لە تورکیا هاتووە لە بەردەم منە لەم گەڕەکەی من ئیشی دەستکەوتووە گەنجێک لە کۆڵانەکەی بەرامبەر لەوە 4 ساڵیشی دەست نەکەوت بێت ئەمە بە communication skillە ئێتر لە ڕێی کۆمپانیایەکەوە گەشتووە بەو ئیشا لە ڕێی شەریکەیەکەوە لە ڕێی تەرتیباتێکەوە کوردی تورکیای خۆمانە بەڕێزان ئەمە پێت دەڵێ communication skill بە communication skill کەم تا زۆر دەتوانی یعنی چی من با ناونێنم من تەلەبەیەکی هەندەسەم هەیە ماڵی لە ڕانەیە لە کۆڕەکەکەی کەلارە لە بەشی کۆڕەکی کەلار دەوامەکات یعنی چی بەچی یان بە دوعا بەرنوشتە بە یاڵڵا غێر بە communication غێر بە پەیوەندی غێر بە عیلاقات غێر بەهرەی هەیە لە communicationە ئیتر communicationێک بە تەلەفۆن communicationێک بە ئیمێل communicationێک بە کۆنگرا communicationێک بە کۆنفرانس بە هەندێک سیمینار بە هەندێک بابەت بە هەندێک سەردان بە هەندێک سەردانی اجتماعی زۆر شت ئەگەێنێت کە ئومێدەکەم ئینشاءالله زۆر باش و چاک و مەزبوط بزانن و ئیشی لەسەرکەن پێم وایە بیگەینە کۆتایی و خاڵی ئەخیر و کۆتایی ئەویش ئەوەیە کە leadership لەم دقەیەوە بیرکەنەوە تۆ دەبێت سیفەتێکی قیادی هەبێ هەندەسا بە پاشکۆیەتی بەڕێ ناکرێت من ئەڵێم ڕەنگە مەمرە و مەژی تۆ بژیت من ئەڵێم تۆ ئەگەر سیفەتی لیدەرشیپت نەبێ ڕەنگە ئیشەکەت لە شوێنێکا دەستکەوێت هەموو دقەیەک معەرەزی دیلیت کرێت هەموو دقەیەک معەرەزی تەلەفۆنت بۆ نەکرێ بڵێ لە هەفتەی داهاتۆمێرە دەبێت ڕۆڵی لیدەرشیپ ببینی مهندسی سەرکەوتوم بە تەجروبەی من بە تەجروبەی خۆم ئەو کەسانن کە لیدەرشیپە بۆی کە چۆن دەتوانێت 15 کرێکا لە دەو خۆی کۆکاتەوە لیدەرشیپ ئەو کەسانەیە گەنجێکی مهندسی برادرم هەیە لە بابڵێن ناوەکەشی بێنم هەر بۆ معلوماتانەوە چ دوایش من ڤیدیۆ بگاتێت لە چەمچەماڵە مهندسی بیناکاریە بەڵام عاقڵ و لێزانە 4-5-6 وەستای چەمچەماڵ لەژێر دەست ئەمە ئیشەکەن لیدەرشیپە تۆ ڕەنگە بڵێ وەستای گەچ و چیمەتۆ من چی لێ بکەم نا عەزیزم نا ئەم وەستایانە ئیشی بۆ پەیدا دەکات ئەم وەستایانە ئیشی بۆ دروست دەکات بۆیە ئێستا ئەم بارودۆخەوایلیات ئەگەر نایکێ لە فکرەکانی ئەو بوو دروستکردنی خانوو بوو بە 100 و 105 و 106 کە هەیە
5 دەفتەری تێچێت 15 وەرەقە بۆ ئەمە دەفتەری تێچێت 30 وەرەقەی بۆ ئەمە 20 دەفتەری تێچێت بۆ 6 دەفتەری 6 وەرەقەی چەنێکە بووە بەو نسبە و تەرتیبات و مەزبوطە و کەمترین ڕێژ پارەی وەستای هەبوو کەمترین پارەی کرێکاری هەبوو بەڵام کرێکار و وەستاکانی خەبیر بەڵام دکتۆر ئەوە ئیشە گرمە دەستمەگە قەزا و قەدەرێک شتێک بێت پێش ئەگەنە بە تۆڵم 23 وەرەگرم 29 کلەکەتە دەمێت کە من وەستا لە بەردەست خۆمە کرێکا لە بەردەست خۆمە و هەمویان لەژێ دەست خۆمە و خۆم لیدەرشیپم و خۆم بۆیان ڕێگەخەم بۆ تەرتیبێکم ئەمیان شەفتی شەو دارم ئەمیان شەفتی ڕۆژ دارم ئەمیان جومعە دارم ئەمیان بۆ نمونە هەفتەیەک ڕاتەوە بۆ نمونە مەسەڵەن بۆ کەرکووکە دێم هەفتەیە بۆنە دەوا منە بەس هەفتەی داهاتوو تەواو کاملن لەوێبی مەزبوطە خانوویەکی بۆ گرم لە ماوەی ئەو مانگ و نیوە هەمووی بە 100,000 150,000 بکرێ هەمویان لەوێ دارم باجێکیان بۆ گرم بە 150,000 دینار چێشت و نان و فاسولا برنجیان بۆ کا بە 300,000 دینار ڕەنگە 150,000 بدەر بە 400,000 دینار 20 کرێکارم مانگێ بەڕێکرد عەقڵ بەڵام بەچی بە لیدەرشیپ لە ماڵەوە دانیشی و چاوەڕێت بێ و وەزیر تەلەفۆن کا بەڕێز خونچە خان جەنابەت مهندسی شارستانی زۆر مەمنون تەبین ئەگەر ئەڵێ دەڕات جۆهبەرەکەش بە تەبریدەوە نێرین بە شوێن تا بۆ خوای باوەڕ ناکەم بیکات کچە جوان و کوڕە جوانەکانم بۆیە ومێ دەکەم قیادەیەکی باش و چاک و مەزبوطتانە بێت ومێ دەکەم ئەندەرگایدی خەڵک بکەن نەک خەڵک ئەندەرگایتان بکات ومێ دەکەم بزانم چۆن قیادە دەکەن و چۆن سەرکرداتی دەکەن و چۆن بەرەو پێش دەچن ڕەنگە قسانەی ئەمەش دەیکەن هێشتا کە هەندێکتان گەنجن جەوتانێ و شەبەکەتان فولە هێشتا کە هەر